नेपाल انشالله باش دەبی. سوپاس مستەر بۆ ئەو دەرفەتەی لە بۆمە کە ڕەخساندت. لەبەرچی خەڵکی وڵاتی نیپال لە ئێستادا خۆپیشاندان دەکەن؟ خەرکی نیپال ئەوێ موسکیلا دروست بوو ئێستا ئەو موسکیلا چی بوو زانی ئەوێ سۆسیال میدیا قەپات بوو یعنی فیسبوک تویتەر زۆر قەپات کردیە دوای ئەوێ جنریشن ئەوێ جەنجی گوتی کاکا ئەوێ لۆ قەپات کە لەگەرە مینیستەر لەگەرێ گوتی لۆ قەپات دەکا کاکا ئێفتا ئۆل ئۆپن ئەو بوو دوایێ بەس ئەوەندا کەسە کردیە دوایێ ئەوێ مینیستەری چی گوتی کاکا ئەو ئۆپن نییە دوایێ ئەوێ گوتی چی نەفەر ئەگەر گرگر دەکا ڕاست تەماشای لێدا ئەوێ ئێستا دوایە ئەوێ چەند نەفەر 80 نەفەر پۆلیس قەتل کردیە 80 نەفەر تەماشای لێدا دوایە ئەو جەنجی نەفەری گوتی لۆ ئەو کردیە ئەمن چی گۆ ڕاست گوتی ئەوێ بەس ئۆپن لۆ هاتوو ئەو دەکا دوای ئەو موسکیلە گەورە بوو. زۆر باشە دەتوانی پێمان بڵێ جێنجی چێنە ئەوانە چین نیو جێنەرەیشن چێیە؟ یعنی جەنجی یعنی ئێستا 13 ساڵی هەتوو 27 ساڵی یعنی ئەوەی جەنجی بوو یعنی هەر کوراکە 13 ساڵی 27 ئەو هەموو جەنجی بوو ئەوێ ئێستا چی گۆجانی ئەوێ مینیستەر نابی ئەو زۆر خراپە سێ مینیستەر هەیە یعنی بەدەلکە هەر ساڵی یەک نەفەر هەر دوو ساڵی یەک نەفەر سێ مینیستەر زۆر موشکیلە هەیە نیپال پستێرێدا گوتی ئەو باش نییە فرێدا نافرێدا ئێستا ئەو گەورە موسکیلە کردیە ئێستا نیپال مینیستەر نییە هیچ نییە. زۆر باشە ئەدی چێ ئێستا حکمی نیپالەکات؟ ئێستا نیپال ئەوێ ئارمی هەموو تەمەسە دەکا ئارمی ئێستا هیچ حکوومەت نییە بەس ئارمی تەمەسە دەکا ئینشاءالله سێ ڕۆژ چار ڕۆژ ئینشاءالله دوایە تانی مینیستەر چاداپات. ئەوەندەی زانیاری تەبی چەند کەس کوژرایە لە نیپال؟ ئێستا 20 نەفەر بکوژایە 20 نەفەر مردیە. چێ ئەوانەی کوشتە؟ پۆلیس هەموو پۆلیس مینیستەر گوتی پۆلیس لەگەرێ ئەگەر چێ نەفەر هات لێرە چێ نەفەر ئەگەر ساوت دێ لێرە بکوژێ. تۆ قسەت لەگەڵ خێزانی عائیلەی خۆت کردی؟ دایە بابا لێرە بوو برای لێرە بوو ئەمن کەسەک دەکەم بەس ئەمن لێرە ئەمن کاتمەندو نییە ئەمن ماڵێ ئەمن بوتۆل هەیە لەولیا هیچ موسکیلە نییە ئەولیا نار نییە فایتینگ نییە هیچ نییە باشە حەمدولیلا باشە لێرە بەس کاتمەندو زۆر موشکیلە هەیە ئەوەندە باش ئێستا ئینشاءالله دوو ڕۆژ کەلاس ئەوڕۆ دوونێ ئێستا باش بوو هیچ موشکیلە نییە چا دەبێ بەس ئەوێ نیو جەنریشن گوتی ئەوێ ئەمان ئەوێ سەر ناکردیە ئەو سەر کردیە ئەوێ مینیستەری نەفەری سێ مینیستەر هەیە یەکێک هات جارێ ئەمەندا جەنجی هەیە ئەمەندا ئەو هەیە ئەو هات دوایە ئەو موشکیلە کردیە ئێستا تانی هیچ موشکیلە نییە بەس جەنجی زۆر باشە کوڕێکە نیو جەنریشن زۆر باش دەبی ئینشاءالله ئەو باس دەکا بەلەن ئەگەر بەلەن سا هات ئینشاءالله نیپال ئینشاءالله باش دەبی.